بە ئەمریکا بزانێت هەمیشە دوگمەی بۆمبە ئەتۆمیەکان لەسەر مێزەکەم ئامادەیە. بەو پیاوە قەڵەوە بڵێن دوگمەی بۆمبە ئەتۆمیەکانی منیش ئامادەیە و قەبارەشان گەورەترە. ئەمە دوایین لێدواناتوندەکانی نێوان دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کیم جۆنگ ئون سەرۆکی کۆریای باکوور بوون کە بەرەبەیانی ئەمڕۆ لە وڵاتی سنگافورە لە هۆتێلی کاپێلای دوورگەی سێنتۆسای یەکەمین دیدار و کۆبوونەوەی لوتکە لە نێوانیان بەڕێوەچوو. لێدواناتوندەکانی هەردوو سەرۆکانی ئەمریکا و کۆریای باکوور زەنگی مەترسیداری جەنگێکی ماڵوێرانکەری بەڕووی جیهان لێدەدا و هەموو لایەکی خستبوو یە حاڵەتی ئامادەباشیەوە تا ئەو کاتەی دووبارە وەرزش بوویەوە بە پردی ئاشتی و لە هەڵوێستێکی چاوەڕوان نەکراودا کۆریای باکوور ئامادەیی نیشاندا بۆ بەشداری پاڵەوانەتی ئۆلۆمپیکی ساڵانە کە لە کۆریای باشوور بەڕێوە دەچوو. ئەم هەڵوێستەش کاردانەوەی زۆری بەدەی خۆی داهێنا و لە هەموو لایەکەوە پێشوازی گەرمی لێکرا و بووە دەستپێکی پرۆسەی ئاشتی بۆ چارەسەرکردنی کێشەی موشەکە ئەتۆمیەکانی کۆریای باکوور. لە یەکەمین کۆبوونەوەیاندا کە کاژمێر چواری سەر لە بەیانی بە کاتی کوردستان بەڕێوە چوو. سەرۆکانی ئەمریکا و کۆریای باکوور لە کۆبوونەوەیەکی دووقۆڵی و تایبەتدا ماوەی 45 خولەک کۆبوونەوە. پاشەکەمین بینینی کیم لە لێدوانێکیدا بۆ میدەکان ترامپ نەیتوانی خۆشحاڵی خۆی بە کۆبوونەوەکە بشارێتەوە و ڕایگەیاند. هەز بە خۆشحاڵی دەکەم و بڕوام وایە سەرکەوتنی گەورە چاوەڕێمان دەکات و ئەمە دەستپێکێکی زۆر باشە بۆ پەیوەندیەکانی نێوانمان. لای خۆشیەوە کیم ستایشی دۆناڵد ترامپی کرد و بە گرنگیەوە باسی قۆناغی کۆبوونەوەکانی کرد و ڕایگەیاند. ئێمە بە ئاسانی نەگەشتوینەتە ئەم خاڵی ئێستا و بەسەر زۆر بەربەستدا زاڵ بووین بۆ گەشتنە ئێرە و بەردەوامیش چاومان لە داهاتووە بە سەرکەوتنی زیاتر و بڕینی بربەستی گەورەتر. هەروەها سەرۆکی کۆریای باکوور دانی بەوە دانا کە لە ڕابردوودا هەڵەیان کردو و هیوای خواسەرد و لا خۆیان بە دوور بگرن لە هەڵەکانی ڕابردوو لە پێناو پاراستنی ئەو سەرەتا باشەی کە دەستیان پێکردووە. دوای کۆبوونەوە دووقۆڵێکە کۆبوونەوەی شاندی هەردوو وڵات بە سەرۆکاتی ترامپ و کیم بە ئامادەبوونی وەزیرانی دەرەوە بەڕێوە چوو. لەو کۆبوونەوەشدا کە لە شەمخولەکێکی سەرەتاییدا میدیەکان ئامادەبوون ترامپ ڕوو بە کیم وتی ئەمڕۆ شانازیەکی گەورەیە لەگەڵ تۆین و دەزانم پێکەوە سەرکەوتنی گەورە بەدەست دەهێنین و کۆمەڵێک کێشەی گەورە چارەسەر دەکەین کە تا ئێستا چارەسەر نەکراون. لە بەرامبەریشدا کیم بە ئینگلیزی چەموشەیەکی ئاراسی ترامپ کرد و پێیوت خۆشحاڵم بە یەکدی بینینمان بەڕێسەرەوە. کۆبوونەوەکەی سنگافورە لەژێر ڕێوشوێنێکی ئەمنی توندا بەڕێوە دەچێت. خەرجی کۆبوونەوەکەش بە 20 ملیۆن دۆلار مەزەندە دەکرێت و وڵاتی سنگافورە بەشێک لە خەرجی کۆبوونەوەکە لە ئەستۆ دەگرێت. ماوەی زیاتر لە 6 ساڵە ئەمریکا و کۆریای باکوور ناکۆکن و گرژیان هەیە و لەو ماوەشدا کۆبوونەوەی لەم جۆرە لە نێوان هەردوو وڵات ڕووی نەداوە. ئەمریکا دەیەوێت کۆریای باکوور دەستبەرداری پرۆگرامە ئەتۆمیەکانی بێت و تاقیکردنەوە موشکیەکانی ڕابگرێت. لە بەرامبەریشدا کۆریای باکوور چاوی لەوەیە لە ڕێگەی هەڵگرتنی سزانێ دەوڵەتەکان باری ئابووری وڵاتەکەی ڕاست بکاتەوە کە لە ئێستادا بە قەیرانێکی قوڵدا تێدەپەڕێت.